باس لە بودجەی عێراقەکەین پەسەندکردنی بودجە وەکو دەزانین بەرەبەیانی ئەمڕۆ تەواوی مادەکانی بودجە پەسەند کرا گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز هەرێم کەمالاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لانجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمانە کاگەرێم سڵاو لێبێ کاتت باش دەزانم هیلاکن ماندوون بەرەبەیانێکی زۆر زوو هێشتا بودجە تەواو نەبوو پێم بڵێ ئەوەی کە لە یاسای بودجەدا هەیە یعنی چ بەشێکی یاساکە بۆ کورد قازانجە ینی توانیتان بۆ کورد چی بەدەست بێنن؟ سڵاو لە ئێوە و لە لێرانی کورسانویست دیارە هەم تیمەکەی ئێوەش وەکو تیمی ڕاگەیاندن بە گشتی و وە کورسانویست و گەلی کوردستان هەموو و تیمانەی تری تەلەڤیزیۆنەکانی کوردی جێگەی خۆش ڕوونانی بەردەوام لەسەر خەت بوومە تا بەرەبەیانیشە لەسەر هێڵون بۆی بتوانن باشترین ڕووماڵی بکەن بۆی بتوانرێت هەم خەڵکی کوردستان لە ڕوودا و ئەوەکان ئاگادار بنەوە ئەوەی کە ئەم شەو ڕوویدا ڕاستی تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایی بودجە بۆ 2024-25 دەتوانین لە نێو ململانەیەکی توندی هەموو لایەنەکان هەریەک بە شێوازێک پارێگاکانی ناوەڕاست ناوچەی غەربی کوردستان بە شێوازی جیاجیا هەموو ئەوانە بەشێک بوون لەو ململانەیانەی کە لەم پرۆژە بودجەی ڕەنجدابەوە و ململانەی سیاسی ناتەبایی سیاسی لە هەموو ئەو پێکاتانەی کە من باسم کرد ڕنگدانەوەی خراپی هەبوو لەسەر ئەوەی کە بتواندرێ ئەم پرۆژە یاسایە لە بە شێوازێکی فەنی زیاتر یان ڕنگدانەوەی زیاتر هەبێت لەسەر ینی کاری فەنیان ئەو نەسێکە لە حکوومەتەوە هاتووە و کارکردن بە شێوازێکی دروست کە بێتە ماوەی ئەوەی هەم ئەنجەم بە ماڵیەی کە لە پەرلەمانەوە ئەم شەوە کە دەخرا ڕوو کە حکوومەت هەرگیز نەیدەتوانین جێبەجێ بکە کە بەشێکی نەکرا خاڵێکی تریش ئەوەی کێمە بەستمانە زیاتر لەو مدوی کە پرسیارەکەی تۆ لەسەر مەسەلەی کورد بێگومان بینەوە سەر ئەوەی کە هەندێک ڕاستی هەیە کە باسی کەین و زیاتر ڕوون بکەینەوە فەرموو لە ڕابردوو هەرێمی کوردستان ڕاتەوە خۆ کە نەوتی فرۆشتووە نەیتوانیوە هەم کێشەی موچە سارەسەرکە ژێرخانێکی ئابووری بەهێز ئەو بکە ئەمڕۆ دوای دوو بڕیاری دادگای فیدرالی و دادگای تحکیمی فەڕەنسی کە ئەویشە دادگایەکی نێودەوڵەتیە هەردوو بڕیار لە بەرژەوەندی عێراق بوون کە مەلەفی نەوت لەمە دوا دەکرێت لە ڕێگای وەزارەتی سۆمۆ نەوت و سۆمە و حکوومەتی فیدرال ئەم نەوتە بە بازار کرێ و فرۆشتێ و بە هاوکاریان بە هەمانجی لەگە حکوومەتی هەرێم بۆیە ئەو داهاتی ئەو نەوتێک کە دەگەڕێتی وێر داهاتەکەی ڕاتەخۆ دەبێتە بەشێک لەو بودجێ کە بۆ هەرێمی کوردستان و ئێمەش وەکوێکی نیشتمانی کوردستان کارمان لەسەر ئەو کردووە بەشێکی ینی حکوومەتی هەرێم پابەند بکرێ بە موچە لە پێشەوەی موچەی خانەنشین و موچە خۆرانی خەڵکی کوردستان لە ڕێزی پێشەوەی کارەکانی حکوومەت دەبێت کە ئەمە لە یاسا جێگیری کراوە و یەکسانیش دەبێت لە نێوان پارێزگاکان هەر پارێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا لە خلافی ئەمانە حکوومەتی هەرێم یان دەتواندرێ حکوومەتی فیدرال تەمویلی یان با بڵێن تەعویزی تەمویلی ئەو نەعەداڵەتی بکاتەوە لە ئەمە لەلایەک لایەکی تێر ئەوەی کە ئێمە تێبینیمان هەبوو ئەو شەوە کە کاری زۆرمان لەسەر کرد پاشەکەوتی موچە بوو کە بەداخەوە هەرچەندە ئەمە پێمان وایە چەند داوامان کردی ئەو ڤیددیۆیە لێ بدرێتەوە کەوا پێم وانەوەی دەنجی هێنا ئێمە لە سەرەتا و کویەکی نیشتمانی کوردستان خەڵک گلەیتان لێ دەکا کاگەرێم ئێمە دوودا بە ئەمڕۆ خەڵک گلەییەکە ئاڵێ نەیانتوانی بڕگەی پاشەکەوتی موچە تێپەڕێنن و دەنگی پێویستی بۆ کۆ بکەنەوە ئایا دەنگی نێنا یان ئێوە شتێبینیتان لەسەر ژمارنی دەنگەکانێ ئێمە سەرەتا تێبینیمان لەسەر ژماردنی دەنگەکان هەیە دووەم بەڕاستی لە کاتێکی فەوزە ئەم مادە ئیزافی ئەوە کرا کاتێک کە شەڕ و ململانەی و کێشەیەکی ئێزگار زۆر هەبوو و لە کۆتاییەکە بوو چۆن ینی لەسەر ئەو ئایا هەموو پرۆژەکە دەستەکە هەجیرێ تێک بدرێ یانیش ئەمە تێپەڕێندرێ بۆیە سەرۆکی پەرلەمان بەداخەوە ینی کە دەتوانم بڵێم ئێمە چەندە داوامان کردیا ئەم ڤیددیۆ لێ بدرێتەوە تەواو بکرێت بزانین ئایا ڕاستە یان ڕازنی ئەمەوە ئەمە لە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرەتاوە ئەم پرۆژەیە یان ئەم بابەتەمان خستە ناو لێژنەی ماڵیە و دەنجشمان بۆ کۆ کردەوە و دەنجیشی هێنا لە فەقەرەی 12 لە مادەی 14 ئەمە ئەوە هات کۆتاییمان پێێنە دواتە دوای تەداخڵاتی هەندێک لایەنی سیاسی و کە ئەم پرۆژەیە با بگەڕێتەوە بۆ حکوومەت هەرێم خۆیان ئیدارەدەن دوچار لایەنە سیاسی کوردەکان هەموو ڕێککەوتنە سەوەی پرۆژەیەکی هاوبەشمان نەبێ بتوانێت ئەگە تەخسیسی مالیش لەگەر بێ ئەمە کارێکی باشتریش دەبێت گوتمانمە کێشەمان نییە ئامادەین تەوقیش دەکەین
وەکو یەکێتی دیسانەچین ئێمە لەگەر فراکسیۆنەکانی تری کوردی واژۆمان کۆ کردەوە بۆ ئەوەی کە هەردوومان ئامادە بێت لە لێژنەی ماڵیە فەقەرێکی کە بەداخۆ نەخوێندەوە فەقەرەی دووەم یان پێشنیاری دووەم مقتەرەحی دووەم کە مادەیەکی ئیزافی بوو ئەوەی کە ئاماژەم پێدا کە هەم بتواندرێت 12 و تەخسیسی ماڵی لە 130 یان ئەم 110 کە لە سەری نەو زیادە کە ئەم بکرێتە ینی با بڵێن 170 بۆ تەمیلی با بڵێن بۆ پڕکردنەوەی قەرزیان ئەو کوتێنانەیە لە عێراق و ئەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستان کە 400,000 بەرمیل لێو دەدەین داوامان کرد ئەم بڕەپارەی کە هەرێمی کوردستانیش حەسەی خۆی هەبێ لەمە بتوانێت لەمە پاشەکەوتی موچە پێ تاویز بکەن شتێکی باش بوو بەڵام بەداخەوە ئیتر لایەنەکان ئەمان قبول نەکرد گەرە هەندێک دەڵێن پێشنیارەکە پێشنیارێکی ناواقعی بوو یانێ بێ موچە خۆران دەست بە دوعابن بۆی کە نەوت لە $70 نێتە خوارەوە بۆ ئێمان پاشەکەوتەکە وەرگرن بە تایبەت یەکێتیە لە سەرەتاوە باشە فەرموو باشە ئەوە یەکەمیش گلەی لەسەر بوو داهەنگی بۆ تەخسیسی ماڵی هیچ مانایەک نابەخشی ئەمەش بەڵام ئێمە بەردەوام بوون ئێستاش کاک بۆ نمونانی ئێمە ئێستا ئەوە نەبوو دەستبەرداری ئەم کەیسە بین هیچ گومان نەبێ ئێمە دەستبەرداری ئەم کەیسە نابین تا هەموو بابەتێک لەگەرین لە ڕووی یاساییەوە لە پەرلەمان حکومەت فیدرال ئێستا دەتوانێت چی بکرێت تیمێکێتی بابا دەکرێت کاکە تۆ ئیجازەم بدە ئێمە تەسویەمان هەیە لە 2014 تا 2000 با بڵێن ئەمە بەپێ ئەو مەوازنە تەسوی هەیەانی با بڵێن ئەم قەرزانەی لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەیە ئەم قەرزانەی لە حکوومەت فیدرالەکە چەندین ساڵ موچە و شایەتەدارەکانی حکوومەت هەرێمی کوردستان نەناردووە و حکوومەتی هەرێمیش نەوتی فرۆشتووە ئێمە بە هەموو تەخمینێک حکوومەتی فیدرال قەرزار دەبێتەوە و ئێمە داوامان کردو لەم پارێش دابینکرێ بۆیە خۆ ئەمە هەتەنیا ئیشی حکوومەتی فیدرال نییە ئەمە حکوومەتی هەرێم ئەم پارەی قەرز کردووە و موچەی بڕی و پاشەکەوتی ئەو کردو خۆ حکوومەت هەرێم ئەمە نەکردووە ڕاتە بە کێشەکان بەڵام لە هەمان کاتا لە بری ئەوەی کە موچە بڕاوە شایەتەدارەکە هاتووە خۆ حکوومەتی هەرێم نەوتی فرۆشتووە بەردەوام بۆ لە نەوت فرۆشتن سەرباری ئەوش کە ئێمە دەزانین کێشە بۆ ئەزانین سەردەمی دابەزینی نرخی نەوت بووە سەردەمی شەڕی داعش بۆ کۆمەڵ کێشە بووە بەڵام ئەمە حەقێکی موچەخۆرانی خەڵکی کوردستانە نابێت سازشی لەسەر بکرێت بۆیە تیمی ئێمە لە حکوومەت لە هەمان کاتدا لە داهاتوێکی نزیک کە ئەم تەسویەی لە نێوان حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت دەبێت ئەمە لەو پارەیە بەشی ینی کاری حکوومەت بێکاری تیمی ئێمەمانە بێ لە حکوومەت کا لەسەر ئەمە بکە لەلایەک لایەکی تر ئێمە تاکید دەکەینەوەی هەر ئەمەنا بە تایبەتی مەسلەی خوێنی کوردی ینی ئەمە جێگەی زۆر ئەوە جێگەی زۆر ناڕازەیە کە ئیتلافی ئیدارەی دەوڵەت لە ڕووی سیاسیوە ڕێککەوتون لەسەر ئەوەی ئەم 7,000 مامۆستایی کورد کە لە هەرێمی کوردستان موچەخۆر بووە لە قوتابخانەکانی کوردی لە ناوچە کێشەرسەکان دەڵێنەوە دەبایە بگوازرابە لە مادەی 15 بەڵام و دیسان دەڵێمەوە بەهۆی ئەو ناتەبایە و ناڕێکیەی کە لە نێوان لایەنە سیاسەکان لە ناو پەرلەمان بە تایبەتی ینی چەندین گرژی و ئاڵۆژی زۆر تون دروست بوو لە نێوان لایەنەکان و ئەوە وای کرد کە یعنی ئەمانە بنشتی ئەوە بۆ ئەوانی ژیز دەکرێت کاگەرێم پەرلەمان هەر چۆن دەویست تێپەڕێنی ئەمە مۆسایانەی جومێدێکیان ماوە ئەمە تەواو ئەو مامۆستایانەی کە ئاماژەم پێدا دەنجی ینی نەهێنا دەنگی نێنا سونە زۆر هیچ ومێدێکی تری ماوە بەڵێ هیچ ومێدێکی تر ماوە ئەمە تەواو ئەم مادەیە کەوت ئەم مادەیە وەکو ئاماژەم پێدا هەم کورد لە سیاسەکان بەس تەنیا کورد نەبێ دەنجی بۆدا باقی کرد هەموو دەش بوون بەسەراحەت تەنیا کورد دەنجی بۆ ئەم مادەیەدا بۆ پاشەکەوتی موچەش و ئێمە کاتی خۆش دیسان دەڵێمەوە زۆر ئیشمان لەسەر ئەم بابەتە کرد بەڵام ئەمە شەر ڕنگدانەوەی ینی بەرهەمی ناتەبایی و نایەکڕژی نێوماڵی کوردی ئەوای لێکرد کە بتواندرێت بە ئاسان نەو شوێنانە بنکەوەی ئەم شەوەی کە بینیمان لە ناو قاعی پەرلەمان کاگەرم بڕەخنەی کاراسی فراکسیۆنە کوردستانەکانێکرێ دەوترێ سونە شیعە هەموو پێکاتەکانی تر قسەیان لەسەر ئەو چەند مادەکەمە هەبوو لە بودجەدا کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە هەموو قسەیان دەکرد هەموو ڕەخنەیان نەبوو هەموو تێبینیان نەبوو ڕایان دەگرت دەستی پێدەک ینی مناقەشەکە تون بوو لەسەر ئەوانەی هەرێمی کوردستان بەڵام بەو هەموو مادەی تر کە لە یاسای بودجەدا هەبوو یعنی کورد مناقەشەی مادەکانی تری زۆر کەم دەکرەوەی کە پەیوەندی بە خۆیەوە نەبووایە مناقەشە هەبوو کاگ لەوانەیە نازانم ئێوە لەوانەیە پرسیارەکان ئێوە زیاتر ئاراستەی ئەوە بێ کە ئەو ململانەی بە تایبەتی ڕنگدانەوەی خراپی هەبوو لەسەر هەم سوسیال میدیاش
زیاترێک بەڵام ئێمە مناقەشە بەردەوام بۆ لەسەر بۆ نمونە گرێبەستی کۆمیسیۆن خۆەوە تەنیا هی کوردستان نییە هەموو عێراق ئەوەندەی لەسەر ئەوە کارمان کرد لە ڕابردوو کە بەداخەوە دیسانەوی شەر تەنیا هەر ئەو کێشە نەبوو کێشەی کۆمەڵی کێشەی تریش مەسەرم بۆ نمونە ئەمانەی کە زیاتر لە بە هەزاران لیست و با بڵێن مادە ئیزافی پێشکەش کرا بە دەیان نەبگا بە هەزاران بەڵام کەوت دەنجینە هێنە هیچ دەنج بۆ نەدرا کە خوێندراوە لەلایەن لێژنەی مالیە ڕەفس کرایەوە بۆیە مەسلەی هەتا گرێبەتەکانی کۆمیسیۆن ئێمە کاری زۆرمان لەسەکرد لە ڕابردوو هەرچەندە ئێستا ئەمان دەگەڕێنەوە یان بە پێ بڕیاری حکومە لە بەروی لە بەهەلپچانی ئەنجومەنی پارێزگاکان هەیە بەڵام ئێمە دەماویت بەڕاستی بکەینە یعنی دائیمی بە ئەمە کاری زۆرمان لەسەر کرد بەداخەوە ئەمەش دیسانە چینێ ئەوە هەموو عێراق ئەم 1600 ڕاست با بڵێن گرێبەستەی کە هەبوو خەڵکی بەسرایە خەڵکی جنوبە خەڵکی غەرب ڕۆژئاوایە خەڵکی کوردستانشە لەوانە 1200 خانەوادە بەڵێن کەسیان خەڵکی کوردستانە ئێمە کاری جدیمان لەسەر کرد بەڵام بەداخەوە ئەوە کراکە ئەمە بینیتان ئەم شەوە بەڕاستی ئەمە تێپەڕاندنی موازنەیەکی تەندروست نەبوو هەتا بۆ نمونە لە مادەی 42 کە حکومت زۆری مەبەد و چەند بادەیەک بۆ مەسەلەی کۆکردنەوەی جاتر داهات و ئەوان بەڵام نایانتوانی هەندێک بەدەست بێنن کۆمەڵک بابەتی تری هەبوو کێشەی گەورە لەو موازنە هەبوو بەڵام بۆی گرژەکان زیاتر بەرەو چەند دوادەخەر گرژی زیاتر ئالۆز دەبوو گەورەتر دەبوو بەڵام ئیترەوە بوو بە هەر شێوازە باشە و ئێمەش تێبینی ئێزگار زۆرمان هەبوو باشە کاگەرم بە ئێستەشەوە دەڵی تیان پەڕان ینی هێشتا هەر نیگەرانی پێوە دیارە لە کۆی یاسای بودجەکە ئەم یاسایە کە تێپەڕی مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان دروست دەکات زین چۆنە بەداخەوە ینی ئەمە شتێکی زۆر بێمانە و شتێکە بەڕاستی ینی خەڵکی کوردستان زۆر لە وشیارترە ئەم کارە سواوە و چاواشەکارێ و سەرێشێواندنە ئەمە پرۆژە یاسایەکە پێمان دەگوت دوێنێ پرۆژە یاسا ئەمڕۆ یاسای بودجەی عێراق پێ دەڵێن جاران بۆ ساڵێک بووە ئەمڕۆ بۆ 3 ساڵە ئەمە یاسای تعدیلی دەستوری عێراق نییە تۆ هەرێمی کوردستان هەڵوەشێنیتەوە ئەمە یاسایەکە بۆ تەنظیمی ماڵیە کە لە عێراق بەداخەوە هەیە لە کوردستان ئەم یاسایە نەبووە بۆی عەدالەت هەبێ بۆی قەرز چۆن وەردەگری و دابەشی دەکەی بۆی چۆن عەدالەت لە نێوان پارێزگاکان و کەسابە پێی کەسافی سوکانی دەبێت لەوەی بتوانیت چۆن تەنظیمی ئابووری وڵاتەکەی خۆت بکەیت لە داهات لە خەرجی لە قەرز لە دابشکردنی بەیەکسانی ئەمە لە یاسای بودجە دەکرێت کە هەرێمی کوردستان لە ساڵی 2014 نیەتی تا ئێستاکە ئەمە لەلایەک دوو ئەمەی کە ئەم بڕووبیان و ئەم پاش ئەمە شتێکی زۆر سەیرە ئەگەر ئەم حکوومەتەی هەرێمی کوردستان یان باشتر بڵێن پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بڕیاری داوە پێشوەختە موچە و شایەتە داراییەکانی پارێزگایەک لە پارێزگاکانی کوردستان ببڕێ بۆ نمونە سلێمانی یان دهۆک ئەمە شتێکی ترە ئەگەر تۆ ئەم نیەتت نییە ئەم یاسایە پێشوەخت دەمرێ یعنی ئەگەر تۆ نیازی عەدالەتت هەیە ئەگەر تۆ نیازی کارێکی باشت هەیە ئەگەر تۆ نیازی ئەوت نییە کە بۆ ئاراتەیە بڕۆی گرژی هەبێ ئەقسا و غەدر و زوڵم هەبێ نەعەدالەتی هەبێ ئەمە چ پێویستی بۆ مناقەشە هەیە ئەمە مادەیەکە بۆ زەمانەتە لە ڕابردوو تەجروبە هەیە ئەگەر تۆ پێت وایە لە داهاتووش دەبێ ئەم زەمانەتە ینی نەبێ و تۆ چی بتێوی بیکە ئەمە کارێکە قابلی قبول نییە ئەمە ئەوەی کە زیاتر دەبێت هەلوەشانەوەی ئەم کیانە ناتەباییە نەعەدالەتیە نادادیە ئەمە یەکە لە ڕابردوو کۆمەڵی کاری خراپ کراوە بۆیە پێوی دەکات ئەم حکوومەتەی هەرێمی کوردستان لە داهاتوو بە کۆمەڵێک بابەت بڕاتەوە دەستوری هەرێمی کوردستان چێ ڕێگر بە لەوەی کە دایکی یاساکانە و تەنظیمی دەسەڵات و ژیانی ئەم حکوومەتە و ئەم دەسەڵاتی پێ دەکرێت چێ بێ ڕێگر بووە لە 2005ەوە دەستوری عێراق ڕێگەی پێداوە دەستوری هەرێمی کوردستان دەستوری هەبێ چێ ڕێگری لەمە کرد و کە ئەم هەرێمەی ئێمە دەستورێکی هەبێت کە دایکی یاساکانە و عقدێکی کە لە ناو خەڵکو و دەسەڵات و تەنظیمی هەموو شتەکان بۆ دەکات چێ ڕێگری لەوەی کە دوو لە 2014ەوە یاسای ماوازانە نیە کە بە پێی یاسای ئیدارەی مالی حکوومەتی عێراق دەبێت ماوازنەی حکوومەتی فیدرال هەرێم بێتەنا ئەو ماوازنە تەنظیم کرێ کوانە چی ئەوانە تەنظیم کراوە تۆ ئەگەر داوای یاسایەک بکەی کە موچەخۆران لە کاری حکوومەت یانی حکوومەتی هەرێم پابند بکرێ موچەخۆران و خانەنیشان و وەشایەتی داراییەکان بە یەکسانی دابەش بکرێ ئەمە کارێکی خراپە و ئەم موچەیە کە بۆ هەرێمی کوردستانی ئایا لە حکوومەتی بەغداوە دێ یان لە وڵاتێکی تر دێ تۆ خۆمە ئەم هێزە نییە لە زین چۆنە کاکەیانێ بەدەڕاستی ئەمە سەر لێ شێواندنە ئەمە چاواشەکاریە و ئەمە تێکدانە و ئەمە تێکدانی غریزی ئەگەنا
سرەتێکی بە کیانیشی کیانی هەرێمی کوردستان هەیە ئەمە کیانیشی دەستوریە ئەمە دەبێت سێ پارێزگا ڕازی بێک تعدیلێک هەر نەسێک لە دەستوری عێراق دوای ئەوەی کە نەسێک مادەیەکی دەستوری عێراق باسی هەڵوەشانەوە و تعدیل بکرێت دەبێت لە پەرلەمان لێژنەی بۆ دروست کرێت دەبێت دەنجی بۆ بێنێ دەبێت ئێستفتای بۆ بکرێت دەبێت سێ پارێزگا ڕازی بێ ئەم قسانە بۆ کوێ ئەەکەن خەڵکی کوردستان و شیاتر لەمە منە کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان لەسەر کیانی هەرێمی کوردستان ئەمەی کاریگەری هەیە نادات پەروەریە ئەمەکە تەبایی و نابرایەتیە نایەک ڕێژەی نێوان لایەنەکانەوە کاریگەری هەیە لەسەر هەیە نەک یاسایە کە بۆ ساڵێکە یاندوو ئەم جارەیە لە تاریخ عێراق 3 ساڵ کە ئەمیش جەدوەلی ئەم خەرجی و داهاتەکان ساڵانە دەیبێتەوە ناو پەرلەمان مسادەقە بکرێت بۆی دووبارە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێ ئەو 3 ساڵی کە بەنامەدای بۆ ئەم یاسایە کالیسە بکرێت و تێپەڕێندرێت یان بڕوە کاگەرم دوا پرسیارم لێرە و لەوێ دەوترێ هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانیش کە لەگەڵ ئێوەن عەرەبەکان با بڵین هەندێکیان دەڵێن بردمانەوە و هەرێممان پابند کرد و لێرەش دەنگۆیەکێ لە نێو هەرێمی کوردستان لێرە و لەوێ دەوترێ ئەم یاسایە کوردی ئەنفال کرد ئەم یاسایە ئەنفالێکی تر ئەم یاسایە یعنی کوردی تەواو دەست و پەیوەند کردووە ئایا بەو شێوەیە ناوانیە ناناوانیە زین بۆ بامە تۆ ئەو یاسایی کە هەیە بامە دوشت پێ بدەم ئایا پێش فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دەرهێنێنانی هەرێمی کوردستان 17 بۆ هەرێمی کوردستان داهات ئایا وەزئی ئیداری و مالی و ئابووری و ژێرخانی ئابووری کوردستان باشتر بوو یان خراپتر بوو بێگومان باشتر بوو ئەمە پرسیارێک دوو من لە سەرەتای قسەکانم دەستم بە شتێک دەستم پێکرد وتم هەرێمی کوردستان یان مەلەفی نەوتی کوردستان لەژێر دوو بڕیاری دادگای فیدرالی دادگای فەڕەنسا کە دادگایەکی تەحکیمێکی دادگایەکی دووەلیە هەرێمی کوردستان ناتوانێت سەر بەخۆ و ڕابردوونەوە بفرۆشێت ئەمە کۆتایی وەمە ئەمە چێ بەرپرسیارە لەمە داوامان کردێت لە ڕابردوو زیاتر لە جارێکە ڕێکەوین لەگەر بەغدا ڕۆژێک زووتر باشترە بۆی والێنێ ئەمە یەکێتی نیشتمانی کوردستان لێ بەرپرسیار نییە ئەمە خاڵی یەکەم دوو ئەم نەوتە ینی مەلەفی نەوت تاو کۆتایی پێهاتووە دەبێت لەگەر بەغدا ڕێکەوین لە چوارچێوە ڕێککەوتی لەگەر بەغدا تۆ شایەتە دارایەکانی خۆت بۆ دێت کێشەی موچەت نامێنێت ئەمە واقعەیەکە کە بەڵام ئەگەر ئەو پاشاگەردانی کە مەبەست هەبێ لە ڕابردوو کە لەسەر مەلەفی نەوت هەبووە بەتاکید لە داهاتوو نابێ بەتاکید لە داهاتوو لە بەرەوەی سۆمۆ هەم چاودێری دارایی هەرێمی کوردستان چاودێری دارایی حکوومەتی فیدرال لە ڕێگای سۆمۆ بە بازاڕکردنی لە بەندەرەکان پێ ڕێکردنی کراوە ئەمانە هەمووی بابەتێکە لە داهاتوو لە ڕێگای کۆمەڵێک پرۆسەی بەدواداچوون و لێکۆلینەوە و چاودێریکردن دەڕوە و لە ڕێگەی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالەوە ئەمە تێدەپڕێن بۆیە ئەمە واقعەکە ئەمە دەبێت ڕاتەکە بڵین بچینە بۆ حکوومەتی فیدرالیان ئەوانی کە باتەکە سەرکەوتن بێ بەڵام ئەم تاکید دەکەمەوە لەوەی بە تاکید ئەمە پێمان خۆش بوو مەلەفی نەوت ئەو ڕۆژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە دووبەی باشتر بایە بە تاکید پێمان خۆش مەلەفی نەوت بۆ خەڵکی کوردستان تاکێکی خەڵکی کوردستان خێر و بێری و خۆشی بایانە بۆ چەند کەسێک بە تاکید پێمان خۆش بوو نەوتی کوردستان نەبوو باینە ئەوە سەحابی قەرزێکی 30 ملیار دلاری و پاشەکەوتی موچەمان هەبێ نازام چیمان هەبی بە تاکید هەموو خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکانی کوردیش من پێمانی هیچ کەسێک ئەوی پێ ناخۆش بەڵام چۆنێتی ئیدارەدانی مەلەفی نەوت و ئیدارە حکومڕانی بشێوازی ئەمە بابەتێکی ترە لەوانەیە کاتی زۆر بووێ بۆیە بۆوان کە ئەوڕۆ مەلەفی نەوت هاتوۆ بەدەستیوان بەڵێ بەڵام بۆ ئێمە مانای خەڵکی کوردستان تاکید دەکەمەوە ئەگەر ئێمە توانیمان کێشەی موسە شاتە دارایەکان بەڵێ ئێمە پێمان خۆش بوو نەکەر مەلەفی نەوت سەرێ وڵاتی سەر بەخۆبانێ بەڵام ئەم واقعەکە لە هەرێمی کوردستان واقعی کوردە لە وڵاتە لەم بە پێی مێژوو ئەمە ناچین سەر بابەتە تاکید دەکەمەوە ئێمە بتوانین لە چوارچێوەی ئەم یاسانەی کە هەیە و کە واقعەکە ناتوانین لێلادەین تەعامڵکەین ڕێککەوینەوە و ئەمەش بە ئەمەش دیسان تاکیدمەوە بێگڕێزی نێوماڵی کورد دەبی بە تەبایی و برایەتی کورد دەبێت بەوە نابێتەوەی ئێستا لە چەند ڕۆژە ڕابردوو بینیمان بە تاکید بەوە نابێت ئەوەی کە لە چەند ڕۆژە ڕابردوو کە خەریکی چەشتی لابەلا بە تایبەتی ئەو بەیاننامانەی کە دەبینی چاواشەکردن و تەشیکردن و خیانەت من نازانم خیانەت لە چی خیانەت لە یاسایەک کە تۆ داوای زەمانەتی موچەخۆری خەڵکی کوردستان بکە کە لە پێشینەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە خیانەتە داوای هاوسەنجی و تەوازن و باشە لە منبەدەی ئەم دەستورە لەسەر ئەمە ڕێککەوتووە هەموو خەڵکی کوردستان و سیاسیەکان لایەنە سیاسەکانی کورد
دەڵێن مەبدەی تەوافق و شەراکەت و هاوسەنجی و ئەرێ خۆت داوا دەکەی بۆ بە خۆت داوا ناکەی ڕاست ئەی باسی دادپەروەری دەکەی ئەی دەبێ بە خۆشت هەت بێ بۆیە ئەمانەی کە ئەمە تەنیانە بۆ سەر لێ شێواندن و چاواشەکاریە بۆیە ئەوەی کە دەتوانین ئەم هەتیانە و دەستورە بپارێزین یەکڕێزیە یەکڕێزی ناماڵی کوردە و پێویستە ئەمە لە پێشی هەمومان بێت خاڵی کۆتاییم لەسەر ئەو قسانە هەموو ئەو دەستکەوتانی کە لە بەغدا بەدەست هاتووە و لەو دەستوری درێژی کراوە بێگڕێزی ناماڵی کرد بۆ بە خوێن شەیدەکانمان بووە ئەمەی کە لە دەستمانداوە بە ناتەبایی ناتەبایی نایەکڕێژی ناماڵی کردووە زۆر بەڕێز هەرێم کەمالاغا سەرۆکی فراکسیۆن یەکێتی لانجومەنی نوێنەرانی عێراق سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت لەسەر کۆی یاسای بۆجا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق